بەتامترین نان بە چێشترین پارە ئەوەیە کە ڕەنجل لە پێناوە دابێ. ئەگەر لێکۆڵینەوەیەکی کۆمەڵناسی و دەروونناسیانەش لەگەڵ یا بکەین بەڕێزان، ئەبینین مرۆڤ هەر لە کوردستانی خۆماندا تا نزیکی نەوەتەکانیش خەڵکی ماندوو بوو، خەڵکێک زۆر ماندووتر بوو بەجەستە لە ئێستا، زۆر هەژارتریش بوو لە ڕووی ماڵ و لە ڕووی خان و لە ڕووی کەلوپەل و پێداویستی ژیان و ئۆتۆمبیلەوە. بەڵام کاتێک کە خواردنێکی دەخوارد تام و چێژێکی تایبەتی لێ دەکرد، دڵیشی خۆشتر بوو، جەستەشی ساختر بوو. بۆچی؟ چونکە بەرهەمی دەستی خۆی دەخوارد. ئەو نانەی کە لەسەر سفرەی خەڵکان بوو لە جاراندا، کەسەکە خۆی چاندبووی، گەنمەکەی دەچان لە زەویەکەی خۆیدا بەدەستی خۆی دەیچێڵات، پاشان دروێنەی دەکرد، گەنمەکەی دێنایەوە بۆ ماڵەوە، ئەیبر لە ئاش بەدەستی خۆی لێ دەکرد و دەیکرد بە ئارد و دەیهێنایەوە، خانمی ماڵ بەدەستی خۆی دەیشێلا و دەیکرد بە نان لە تەندوری ماڵەکەدا کە دەهاتە سەر سفرەکە. ئینسانەکە کە نانی ساڵی دابین دەکرد زۆر حەساوە دەبوو، دڵی خۆش دەبوو. ئەو پێخۆرانەی کە بەکاری دێنا لەگەڵ نانەکەدا هەر لە ساوەر و لە پاقلەمەنیەکانی وەکو نیسک و نۆک و ئەوانە هەمووی بەرهەمی دەستی ماڵەکە خۆی بوو. زۆر شوێن چەڵتووکی خۆی، برنجی خۆشی بەدەستی خۆی بەرهەمدێنە، لە ماڵی خۆشی ئامادەی دەکرد. لە زۆربەی ماڵی کوردەواریدا دەستهاڕ هەبوواتە بەدەست هاڕیویانە ئەو ساوەر و پاقلە و نیسک و نۆک و دانەوێڵەکان بەدەستی خۆیان ئامادەیان دەکرد. بەرچایی ئەو ماڵە هەر لە ماست و لە کەرە و لە پەنیر و لە گوێز و لە هەنجوین و لە هێلکە هەمووی لە ماڵەکە خۆیدا کەسەکە خۆی پەیدا دەکرد و بەرهەمی دەستی خۆی بوو. گۆشتەکەی کە دەخوارد هی ئاژەڵەکانی خۆی یان هی پەلەوەرەکانی بەردەرک و ماڵی خۆی بوو. میوەکەی هی ماڵی خۆی بوو، هی بێستانەکەی خۆی بوو، هی باخەکەی خۆی بوو، بەشی زستانیشی لێوشک دەکردەوە لە ئاویندا. کەواتە ڕاستە بەجەستە خەڵکی ماندوو دەبوو، بەڵام کاتێک کە بەرهەمی دەبینی دەحەسایەوە و دڵی پێخۆش دەبوو، دەرونی مرتاح دەبوو. بە کورتی و پوختی نانێک بەدەست دەهات کە بەتام بوو، کە تەندروست بوو. خواردنی پێشین کە لە گوندەکان و زۆربەی شارەکانی خۆمانە خەڵک بەدەستی دێنا بەدەستی خۆی لە ماڵی خۆیدا، هەم زۆر تام و چێژی هەبوو، هەم زۆریش تەندروست بوو. بەڵام ئەمڕۆ جەناب السەید کە هەر لەو نانی کە لە نانەوا دەیکڕی لە ماڵی خۆشتا دروست ناکرێ، ئاردەکەی یان تورکیا یان ئێرانێ یان رووسیا یان ئیتالیە، هەر لەو ساوەر و نیسک و نۆک و پاقلەمەنیانەی کە دەیهێنی چی خۆتە؟ هەمووی تورکیا و لە ئێران و لە تورکیا و لە فڵان شوێنەوە هاتووە. هەر ئەو ماست و پەنیرەی کە دەیخۆی ئەگەر یەک بەشی هی کوردی بێ، 99 بەشی لە سەدەکە هی دەوڵاتانی دەوروبەرە و هی ئەوروپایەکە بۆمان هاتووە. بۆیە دەبینی هەم بێتامە کە دەیخۆی تام و چێژێکی لێ ناکەی، هەمیش تەندروست نییە، ناتەندروستە. جا لە پێش هەمووانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە کە لە صحیحی سونەنی ئیبن ماجەدا بە ژمارە فەرمودەی 1739 هاتووە، سەروەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی: ما كسب الرجل كسبا أطيب من عمل يده. ئینسان هیچ نانێکی نەخواردووە، هیچ پاروەنانێکی نەخستۆتە دەمویەوە و لەسەر سفرەی دانەندراوە ئەطیەبە. ئەطیەبە یعنی سێ سیفەتی هەیە: پاکتر بێ، بەتام و چێشتر بێ، تەندروستتر بێ لەوەی کە بەدەستی خۆت لە ماڵی خۆتا لە چێڵگە و شاری خۆتا بەرهەمت هێنابێ. هیچ نانێک لەوە بەتامتر نییە، پاکتر نییە، تەندروستتر نییە کە دەستی خۆتی لەگەڵا بوو بێ. ئێستاش خەڵکی ئەوەتانە ئەگەر میوەیەک بێڵە ئەوەی خۆمانە هی کوردەواریە، سەرێکی تستام و چێژێکی هەیە. هەر گۆشتێکەوە ئاژەڵێک پەلەوەرێک کە بە سروشتی لەوە ڕابێ و هی ڕاگرتنی بە دەرگی کەسێک بێ، چەنی فەرقە لەوەی کە لە دەواژینێکا گەورە بوو بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بەوە کرد کە ئەو خواردنانەی خۆتان بەدەستی دێنن، هەم تەندروستن، هەم بەتامن، هەمیش پاکن، پاک و خاوێنن. بۆیە لە زانستی پزیشکیدا کتێبێکم خوێندەوە بە ناوی تەندروستی و ژیان، دکتۆر محەممەد جیهاد شەعبان نووسیوێتی. مامۆستای بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهیر معروف کە لە هەولێر دادەنیشێ کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 14دا ئەڵێ یەکێک لە یاسا تەندروستی و کیمیاییەکان ئەوەیە، دەڵێ ڕووەکی هەر ناوچەیەک شیفایە بۆ نەخۆشیەکانی ئەو ناوچەیە. یعنی ئەو بەرهەمەی لە وڵاتەکەی خۆتدا لە شارەکەی خۆتدا خوا ڕواندوێتی شیفای نەخۆشیەکانی خۆتی پێوەیە.
ئەوەی لە شارێشکە لە وڵاتێکەوە بۆت بێ بەس گەدەتی پێتێر دەبێ هیچ تەندروستێکت پێ نابەخشێ هیچ بەهایەکی خۆراکی نەماوە لە پارەشا هەروایە ئینسان ئەگە پارەیەک ڕەنجی پێوەیدا بێ ماندوو بوو بێ لەگەڵیا کاتێک کەوەری دەگرێ هەست دەکا ئەمە بەرهەمی ڕەنج و زەحمەتەکانی خۆیەتی بەڕاستی چێژ لە وەرگرتنەکەی وەردەگری چەند مرتاحی کە ئەو پارەی ڕەنجیشانت وەردەگری دومیشیان کاتێک خەرجی دەکەی قەدری دەزانی لەزەت لە خەرجکردنەکەشی دەکەی بەڵام ئەوەی کەوا بە مفت دەستی کەوێ نە لە وەرگرتنە چێژ دەبینێ نە لە خەرجکردنە لەزەتی لێ دەکا بۆیە کاتێک کەوا خۆی پەروەردگار نانەکەت بۆ نانێرێتە سەر سفرەکە و بە دووی ئاڕاکەی و بە دەستی خۆت بە دەستی بێنی دڵنیابە بە تامترین خواردنێک ئەوەیە دەستی خۆتی تێدا بێ تەندروستە بەتامە پاک و خاوێنە